What's up guys? Welcome to Learn and Explore. منی یادا خوشحالم گرامەوەلاتان لە ڤیدیۆیەکی نوێدا. ڤیدیۆم ڕۆمان چیرۆکێکە کە کۆمەڵێک وشە و زاراوی تازەی تەیە کە ئەتوانین سوودی لێوە بگرین و ئەمە یەک شتیش بڵێم لێرەیە ئەم چیرۆکان عادەتەن کە گێڕێنەوە بە زمانی ڕابردووە گێڕێنەوە لە کاتی بڵاوکردنەوەی ئەم ڤیدیۆیە واتە ساعت 7 لە پەیجەکەمان لە ئینستاگرام Learn with Rusty ئەوە لە ئینستاگرام هەر هەمان چیرۆک ماناکەی دانانین چونکە لێرە هەموو ماناکەیەکەینەوە بە کوردی بەڵام هەمان چیرۆک بۆ دەمی ئەیکینەوە بە دەمی ئێستا و لەوێ پۆستیەکەین هەر لەگەڵ دوابدای بڵاوکردنەوەی ڤیدیۆکە جا دوایەکە سەیری ڤیدیۆکەتان کرد ئەتوان بڕۆن لەوێش سەیری چیرۆکە بکەنەوە کە بۆ دەمی ئێستا نووسراوەتەوە و تۆنڵی بەراوردێکیش بکەن و تا ڕادێک چۆنڵی ئاستی خۆشتان تاقی بکەنەوە کە تا چەند دەتوان دەمەکان بگۆڕن کە ئەمە باس داهاتوو ڕابردووەکە کە چۆن بیگۆڕیت بۆ ئێستا ئەتوان خۆتان سیرێکی بکەن و بەراوردەکە بکەن لینکی ئینستاگرامەکە لە دیسکریپشنی ڤیدیۆکە دانراوە و ناوەکە شێرۆک لەسەر شاشەکە دەرکەوت بەو جۆرەیە ئەتوان لێ فاڵۆمان بکەن و بەردەوام پۆستیش لێەکەین و کە ئەتوان سوودی لێوە بگرن. ئێستا یەکەم جارۆک هەمیشە چیرۆکە جارێکە خوێنینەوە دواتر دێر بە دێر ئەیکینەوە بە کوردی ئەگەر تازم بە چانێڵەکە سبسکرایب بکەن بۆ ئەوی بێبەش نەبن لەوانەکانمان و زەنگۆڵی تێنش سبسکرایبەکە ئۆن بکەن و ئەگەریش ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایکی بکەن و ڕەخنە پێشنیارەکانتان لە کۆمنت بنووسن ئەگەر بەدڵیشتان نەبوو دیزلایکی بکەن و هۆکارەکەیمان لە کۆمنت پێ بڵێن. ئێستاش باجارێک بیخوێنینەوە دواتر دێر بە دێر و وشە بە وشە ئەیکینەوە بە کوردی. A bird in hand is worth two in the bush. It was an incredibly hot day and a lion was feeling very hungry. He came out of his den and searched here and there. He could find only a small hare. He caught the hare with some hesitation. This hare can't fill my stomach, thought the lion. As the lion was about to kill the hare, a deer ran that way. The lion became greedy. He thought, instead of eating this small hare, let me eat that big deer. He let the hare go and went behind the deer. But the deer had vanished into the forest. The lion felt very sorry for letting the hare go. ئێستا شەوێکی گوێبیستی بووین ڕوونی دەکەینەوە. ناونیشانی چیرۆکە بەم جۆرەیە. A bird in hand is worth two in the bush. کە ئەمە چۆنڵی پەندێکە یان بڵێن ئیدیەمێکە کە لە ڕاستیە زۆر بیرم کردەوە ماناکەیم لە کوردیا دەست نەکە بەڵام هەستەکە مانایەکی تەواوی هەیە لە کوردیانی ڕێک هەمان پەند وابزانم لە کوردیشە هەیە جا ئێستا کە ڕوونم کردەوە گەر ئێوە زانیتان سپاساکەم لە کۆمنت بینووسن بۆمان. بۆ نمونە با بە نمونەیەک باسی بکەم. خۆی ڕستەکە واتە چی؟ واتە باڵندەیەک هی خۆتە یعنی چۆن لێ لە دەستایە باشترە لە دوو دانە کە لە دەوانان باش نییە ئەمە مانای ڕستەکەی. بەڵام مەمەستەکەی چیە لەوەیە؟ بیان بۆ مناڵی تەقدیمی کۆمپانیایەکەم کردو لە ساسە ئەکید نیم کە وەرەگیرێم بەڵام معاشەکەی لەو ئیشەی خۆم لەوەی ئێسم باشترە بە کەسێک بۆ نامە بە کەسێک ئەو کەسەش پێ دەڵێ a bird in hand is worth two in the bush. یعنی چۆنڵێ با ئەمەی خۆشتە لە دەست دەرنەچێت یعنی واز لەمەی خۆ مەهێنا بۆ شتێکی باشتر کە شتە باشترەکە ئەگەرەکەی لە ساسە نییە. ئەمە وەک ڕوونکردنەوەیەک لەسەر ئەمەجا ئەگەر شتێکی هاوشێوە لە کوردیا هەیە سپاسانەکەم لە کۆمنت بنووسن. ئەمە ناونیشانی چیرۆکەکەی اینجا ئێستاش بە درێژایی چیرۆکە بۆمان ڕوونە بێتەوە کە مەبەست لەم پەندە چییە. دەستپێکی چیرۆکە بەم جۆرێ. It was an incredibly hot day. باس لە ڕابردووەکە ئاماژەمان پێکرد زمانی چیرۆکەکان باس لە ڕابردووەکەن ئەڵێ ڕۆژێکی زۆر گەرم بوو یعنی incredible واتە بە ڕێژەیەکی زۆر یان بەمانای چۆنڵی شێتانە شێت بەڵام لێرەکە ئەڵێ it was an incredibly hot day واتە ڕۆژێکی زۆر گەرم بوو. hot واتە گەرم و day واتە ڕۆژ. and a lion و شێرێک was feeling very hungry. زۆری برسی بوو ڕۆژێکی زۆر گەرم بوو و شێرێک زۆری برسی بوو. hungry واتە برسی کە شتێکە هەستی پێکرێ بە مناڵی feeling very hungry واتە زۆر هەستی بە برسێتی ئەکرد کاتە ئەمانەی تاوای ڕستەکە واتە ڕۆژێکی زۆر گەرم بوو و شێرێک هەستی بە برسێتی ئەکرد. زۆر very واتە زۆر هەستی بە برسێتی ئەکرد.
اینجا دواتر ئەڵێ he came out of his den هاتە دەرەوە لە لانەکەی دێن چۆن لێواتە کولانە بەڵام چۆن لێ بۆ شێرێک بۆ زەخمیە خۆش لە خۆی نۆنەکە بڵێ کولانەی شێر ئەتان لێ لانەی شێرەکە یعنیتر یان چۆن لانەکەی هاتە دەرەوە he came out of his den لە لانەکەی هاتە دەرەوە and searched here and there چۆن لێها ئێرەوەی تۆ زەگەڕە چایەکی گەڕا با بڵێ search واتە دەگەڕێت کاتە لە لانەکەی هاتە دەرەوە اینجا سێریکی ئەم لەوە لای کردووە ها تۆ زەگەڕا he could find only a small hair ئەوەی هەموو ئەوەی کە توانی بیدۆزێتەوە عنی بۆی بیخوا هەموو ئەوەی کە توانی بیدۆزێتەوە تەنها کەروێشکە کێویەکی بچووک بوو hair واتە کەروێشکە کێویەکان کەروێشکە کێویەکان ئەو کەروێشکە کێویانە پێیانوترێت hair کاتە زۆر برسی بوو لە لانەکەی هاتە دەرەوە سێری ئەمراوە لای و تۆ زەگەڕا ئەو هەموو ئەوەی کە توانی بیدۆزێتەوە هینێکی بچووک بوو کەروێشکێکی بچووک بوو کەروێشکە کێویەکی بچووک he caught the hair کەروێشکە کێویەکەی گرت caught ئەتوانم بزانم ڕابردووە بۆ ئێستا کۆت بۆ ڕابردووە he caught the hair کەروێشکە کێویەکەی گرت with some hesitation یعنی تۆزێ بەها چۆن لێ بە قەلەقی و دوو دڵیەوە یعنی زۆر دڵیشی پێوەی نەبوو لەبەرەوەی بچووک بووە بە دڵی نەبوو اینجا دوایەوە this hair can't fill my stomach يعني ئەمە لە مێش ئەڵێ thought the lion ئەڵێ وتی ئەمە چۆن لێ لە مێشکی خۆیان وای وتانە وای بیری کردەوە وای وتی ئەم کەروێشکە کێویە can't fill my stomach ناتوانێت مەعیدەم پڕ بکە ناتوانێت گەدەم پڕ بکە can't fill واتە پڕی دەکات can't fill واتە ناتوانێت پڕی بکە my stomach مەعیدەی من شێرەکە وای وتوای بیری کردەوە thought the lion ئەمە چۆن لە کۆتایی ئەمە لایەنەکە ئەوەی وتو اینجاکە لە کۆتایەکەی ئاڵێ thought the lion واتە شێرەکە وا بیری کردەوە دواتر as the lion was about to kill the hare وەکەوەی کە شێرەکە خەریک بوو کەروێشکە کێویەکە بکوژێت kill واتە دەیکوژێت یعنی ئەها ئەڵێ لەو کاتەی تێگەیتر خەریک بووە بیکوژێ a deer ran that way کە ئاسکێک خەوادانزان شێر ئاسک بووینە گڕیتەوە a deer ran that way a deer واتە ئاسکێک ran that way چۆن لێ لێەوە ڕای کرد لێەوە تێپەڕی the lion became greedy شێرەکە چۆنڵی چاوچنۆک بوو چاوبرسی بوو ها چۆنڵی تەماح کردی با بڵێن ڕێک the lion became greedy واتە شێرەکە تەماح کردی he thought وای بیری کردەوە he thought وای بیری کردەوە زانین چۆن بیری کردەوە instead of eating this small hare لە بری خواردنی ئەم کەروێشکە کێویە بچووکە let me eat that big deer با ئەو ئاسکە گەورەیە بخۆم یعنی وای داناوە بیری کردێتەوە لە بری ئەوەی کە ئەم کەروێشکە بچووکە بخوا با ئەو ئاسکە چۆن گەورەیە بخوا مۆسی دەوە قەوڵەوەها گۆشتی زیاتر he let the hare go چۆن لە نڵی ڕێگەیە کە کەروێشکە کێویەکە بڕوە یان چۆنڵی بەرەڵای کرد and went behind the deer و دوای ئاسکەکە کەوت but the deer had vanished into the forest بەڵام ئاسکەکە had vanished ون بوو into the forest ون بوو لە ناو دارستانەکە forest واتە دارستان بەڵام ئاسکەکە ون بوو لە ناو دارستانەکەیە یعنی ڕێگەیەوە کە کەروێشکە کێویەکە چۆنڵی بەرەڵای کردو و وازی لێ هێناوەکە بڕوە دوای ئاسکەکە کەوتووە بەڵام ئاسکەکە لە ناو دارستانەکە یاون بوو the lion felt sorry شێرەکە هەستی چۆنڵی بە پەشیمانی کرد یان ئەسەفی کێشا با بڵێن for letting the hare go کە ڕێگەیە بوو کە ڕێگەیە بەڕۆشتنی کەروێشکە کێویەکە واتە هەستیکە تازە ئەمیشی لە کیس چوو ئەویشی لە کیس چووە ئەمە چیرۆکەکە بوو کە چیرۆکێکی کورت و پوخت بوو با بڵێن بەڵام کۆمەڵی گوشەی جوانی تەیە و ئەشتوانن هەڕێک هەمان چیرۆک کە ئێستا لە پیجەکە لە ئینستاگرام پۆست کراوە سوودی لێوە بگرن بۆ چۆنڵی بەراوردکردنی وشەکان و بیشتان تا چەند خۆتان توانن بۆ نمونە
ئەم بۆ منە ڕستەیەکی دیاریکراو لە ڕابردووە بکەن بە ئێستا چیرۆکە بەم جۆرە کۆتایی هات یادارم بە سوود بووە بۆتانجا باەک خاڵێکیش لێرە ڕوون بکەمەوە لەوانێ هەنێک لە چیرۆکان کە دایانین لەوانێ چۆنڵی چیرۆکی مناڵانە بن یان لەوانێ یعنی چیرۆکان وا دەربکەم کە مناڵان بەڵام ڕاستەیە تۆ مەوەستی سەرەکی تایە فێربوونەکەی فێربوونی زمانەکەی فێربوونی وشەی تازەیە فێربوونی ڕستەی تازەیە فێربوونی دەربڕینە جا ئەگەر بە هەر جۆرێکە گرنگ نییە گرنگەوەیە کە ئێوە بتوان سوودی لێوەربگرن بەم جۆرش وانە ئەمڕۆمان کۆتایی هات هیواداری سوودی هەبوو بێت بۆتان ئەگەر سوودی هەبوو بینێرن بە هاوڕێکانتان بە ئەوانیش سوودی لێوەربگرن ڕاستنەوە پێشنیارەکانتان لە کۆمنت بنووسن تاوەکو ڤیدیۆیەکی دیکە هیوام کاتێکی خۆشە بۆ گشت لایەکتان خاتان لەگەڵ